بەخێربێنەوە بۆ کەیوی ئۆڕیکاپس لە ڤیددیۆم جارەدا یەکێکی تر لە نایابترین فیلمەکانتان بۆ کورد دەکەینەوە بینەری بن و چێشی لێوەربگرن با دەست پێ بکەین. لە سەرەتا فیلمەکەدا ژنێکی نابینا دەبینیم بە ناوی سارا کە قسە لەگەڵ شتێکی نادیاردا دەکات. ئەو شتە نادیارە چەند ڕۆژێکە ئازاری دەدات، گۆرانی لێ دەدات و بە دوای دەکەوێت بەناو ماڵەکەدا. سارا ناتوانێت چیتر بەرگەی ئەم شتانە بگرێت، هەر بۆیە دەچێتە ژێرزەمینەکە بۆ ئەوەی خۆی هەڵبواسێت. لەو کاتەدا هەست دەکات شتە نادیارەکە لە نزیکێتی بیرۆکەکەی دەگۆڕێت، بەڵام پێش ئەوی بتوانێت پەتەکە لا ببات کەسێک کورسێکی ژێری لا دەبات. لەو کاتەدا کەسێک لە گۆشەیەکەوە وێنەی دەگرێت بە هەڵواسراوی. کۆمەڵێک ئامێری نەخۆشخانە لەسەر مێزێک لە نزیکەوە دانراون. پاشان جوولێ خوشکە دوانەکەی سارا دەبینین کە لە دووری چەند کیلۆمەتر لێوە دەژی. لەو کاتی سارا هەڵدەواسرێ جولیا تێک دەچێت، هەست بە شتێکی خراپ دەکات و بڕیار دەدات سەردانی سارا بکات. جولیا و ئایزاکی هاوسەری دێن بە دوای سارادا دەگەڕێن و لە ژێرزەمینەکەدا بە مردووی دەیدۆزنەوە. سارا و جولیا هەردووکیان هەمان جۆری نەخۆشیان هەبوو کە وردە بینینیان خراپتر دەبێت. لە کۆتاییشدا کوێر دەبن، بەڵام حاڵەتەکەی سارا پێش جولیا خراپتر بوو. لە ماڵەکەدا ئەفسەری پۆلیسەکە حاڵەتەکە بە حاڵەتی خۆکوشتن دادەنێت. پێی وایە سارا بەکۆی کوێربوونەکەیەوە تووشی خەمۆکی بووە، هەر بۆیە خۆی کوشتووە. بەڵام جولیا پێداگری دەکات کە بەو شێوەیە نییە، چونکە سارا چاوەڕێی بەخشەرێک بوو بۆ ئەوی بینینی بۆ بگەڕێتەوە. جولیا پێی وایە حاڵەتەکە خۆکوشتن نەبووە، بەڵکو و کوژران بووە. پاشان ئەفسەرەکە ئاگاداری دەکاتەوە لەبارەی خانمێکی نابینا بە ناوی سۆڵەدات کە سارا بە زۆری قسەی لەگەڵ دەکرد. جولیا سەردانی سۆڵەدات دەکات و لەبارەی شوێنێکەوە دەزانێت بە ناوی سنتەری باومان کە شوێنێکی تایبەتە بۆ خاوەن پێداویستی تایبەتەکان. سۆڵێدات پێی دەڵێت کە سارا لەوێ هاوڕێی نوێی پێدا کردبوو. جولیا سەردانی شوێنەکە دەکات. کاتێک دەچێتە ئەوێ گوێ لە کۆمەڵێک گژنی نابینا دەبێت کە باسی سارا دەکەن. سارا خۆشەویستێکی هەبوو کە لەگەڵیدا دەچوو بە هۆتێلێک لە بێلاویستا. لەو کاتەدا ژنەکان هەست بەبوونی جولیا دەکەن لەوێ و بۆ بەڕووی دەبنەوە. کاتێک خۆی دەناسێنێت دەپرسن ئەو پیاوی لەگەڵیدا هاتووە کێیە. جولیا سەری دەسوڵمێت چونکە بەتەنیا هاتبوو، بەڵام ژنەکان هەست دەکەن کەسێک ڕێک لە پشتیەوە وەستاوە. جولیا کەسێک دەبینێت کە دەچێتە دەرەوە، هەر بۆیە بە دوای کەسەکەدا دەڕوات و دەگاتە ژوورێکی بچووکی تاریک. کەسەکە ڕێک لە بەردەمیدایە، بەڵام بەهۆی تاریکیەوە ناتوانێت بیبینێت. کەسەکە فلاشی کامێراکەی لێدەدات و جولیا سەرقاڵ دەکات، بەهۆیەوە دەتوانێت هەڵبێت. بینینی چاوەکانی جولیاش لاواز دەبێت. دوای ئەوە ئایزاک دەیەوێت جولیا بگێڕێتەوە ماڵەوە، چونکە فشاری زیاتر دەبێتە هۆی ئەوەی جولیا بینینی لەدەست بدات. بەڵام جولیا قەناعەتی پێدەکات کە بستنە بێلاویستە بۆ پشوەرگرتن. لە ڕاستیدا جولیا دەیەوێت خۆشەویستەکەی سارا بدۆزێتەوە کە ژنە نابیناکان باسییان دەکرد. لەگەڵ گەیشتنیان بە بێلاویستا، جولیا ئەو هۆتێلە هەڵدەبژێرێت کە سارا لەگەڵ خۆشەویستەکەی تێدا ماوەتەوە. لە هۆتێلەکەدا هیچ تۆمارێکی خۆشەویستەکەی سارا ناتۆزرێتەوە. دواتر لە کاتی ناخواردنی نیوەڕۆدا گارسۆنێک پێی دەڵێت کە سارای خوشکی پێشتر نشتەرگەری چاوی بۆ کراوە. هەر بۆیە جولیا سەری لێ دەشەوێت کە بۆچی سارا خۆی کوشتووە ئەگەر پێشتر نشتەرگەری بۆ کراوە. دوای ئەوە ئایزاک ئاشکرای دەکات کە پزیشکەکەی سارا پێی وتووە نشتەرگەری چاوەکانی سەرکەوتوو نەبووە، بە وتەی ئەویش ئەوە هۆکاری خۆکوشتنی سارا بووە. لەو کاتێ جولیا خەریکە هۆتێلەکە بجێ دەیڵێت دەرگاوانێک بە ناوی کریسپۆلۆ دەڵێت کە شتێکی لە ژووری هۆتێلەکەی سارا دۆزیوەتەوە. ڕێنمایی دەکات بۆ ژوورەکەی سارا و کلیلێکی پێدەدات کە هی سارا بووە. هەروەها کریسپۆلۆ پێی دەڵێت ئاگاداری ئەو پیاوە بێت کە لە تاریکیدایە. هەر لەو کاتەدا جولیا هەست بە کەسێک دەکات لە پشتیەوە، بەڵام پێش ئەوی بتوانێت بیگرێت کەسەکە ڕادەکات. پاشان جولیا و ئایزاک دەچن بۆ وەرگرتنی گرتە ڤیدیۆکانی کامێرای چاودێری بۆ ئەوی ئەو کەسە بدۆزنەوە کە سارا لەگەڵیدا بووە. ئایزاک دەچێتە ژوورەوە بۆ ئەوی گرتە ڤیدیۆیەکان وەربگرێت، بەڵام ناگەڕێتەوە. کاتێک جولیا دەچێتە ژوورەوە دەبینێت ئایزاک لەوێ نییە و هەموو گرتە ڤیدیۆکانیش نەماون. هەواڵ دەداتە پۆلیس سەبارەت بە دیارنەمانی ئایزاک و باسی ئەو پیاوە نادیارەیان بۆ دەکات. لەو کاتەدا دەبینین کریسپۆلۆ لە ناو بانیۆیەکدا خۆی دەشوات. کەسێک گڵۆپەکەی بەسەردا بەردەداتەوە و کارەبای لێدەدات تا دەمرێت. پۆلیس و جولیا دێن بە دوای کریسپۆلۆدا دەگەڕێن و بە مردووی دەیدۆزنەوە. جولیا ئێستا دڵنیایە لەوەی کە پیاوە نادیارەکە کریسپۆلۆی کوشتووە و هاوسەرەکەشی ڕفاندووە. بەهۆی نیگەرانیەوە لەباری ئایزاک جولیا تووشی فێ دەبێت و بینینی چاوەکانی زیاتر لاواز دەبێت. دەچێتە لای پزیشکەکەی و پزیشکەکەی پێی دەڵێت کەمتر لە مانگێکی ماوە بۆ ئەوەی بە تەواوی کوێر ببێت، هەر بۆیە نشتەرگەری چاندنی چاوی بۆ ڕێک دەخات. دواتر هەر لەو ڕۆژەدا جولیا دەگەڕێتەوە ماڵەکەی سۆڵێدات. سۆڵێدات هاوسەر و کوڕێکی هەبووە بە ناوی ئەنخێل. هاوسەرەکەی جێهێشت و ئەنخێلیش بۆ ماوەی 10 ساڵ چاودێری کردووە و لە ناکاو ڕۆژێک جێهێشتووە. دوای ئەوە پۆلیس دووار شوێنی ئایزاک دەدۆزنەوە کە مۆتێلێکە، هەروەها ئەڵقەی هاوسەرگیریەکەشی لەو ژوورەدا دەبیننەوە کە تێدا ماوەتەوە. لەو کاتێ پشکنەرەکە و جولیا لە مۆتێلەکەدا قسە دەکەن، ئەفسەرێکی دیکە دێت و دەڵێت کەسێک لە ماڵەکەی جولیاتایە، هەر بۆیە هەردووکیان دەگەڕێنەوە. پشکنەرەکە دەچێت تا ژوورەکە بپشکنێت. لەو کاتەشدا جولیا گوێ لە دەنگێک دەبێت لە ژێرزەمینەکەوە. دەچێتە خوارەوە بۆ ئەوەی بزانێت چییە، بەڵام بەهۆی کەمبینینی چاوەکانی و تاریکی ژوورەکەەوە هیچ نابینێت. هەز بە دەوروبەری ژوورەکە دەکات و لە ناکاو دەستی بەرپیاوێک دەکەوێت. بەترسەوە دەست دەکات بە هاوارکردن و داوای یارمەتی دەکات،
پشکنەرەکە دێتە خوارەوە و هەوڵ دەدات ئارامی بکاتەوە لە ناکاو گڵۆپەکان هەڵدەبن. تەرمی ئایزاک بە سەقفەوە هەڵواسراوە و کۆتایی بە ژیانی خۆی هێناوە، بەڵام تەنانەت دوای داگیرسانی گڵۆپەکانیش جولیان ناتوانێت ببینێت، بۆمان دەردەکەوێت بە تەواوی کوێر بووە. ڕۆژی دواتر لە نەخۆشخانە پشکنەرەکە باسی نامی خۆکوشتنەکەی ئایزاک دەکات بۆ جولیە. پێشمردنی ئایزاک بۆ ماوەی 6 مانگ لەگەڵ سارا پەیوەندی خۆشەویستی هەبووە، هەروەها خۆی کوشت لەبەر ئەوەی ئیتر دەتوانی درۆ لەگەڵ جولیادا بکات. دوای چەند ڕۆژێک جولیان نەشتەرگەری چاوی بۆ دەکرێت، دەبێت بۆ ماوەی هەفتەیەک لەفاف بەسەر چاوەکانیەوە بێت. دوای ئەوە دەردەکەوێت ئایا نشتەرگەریە کەسەکەوتوو بووە یاخودنا. لەو ماوەیەدا لە ماڵی خوشکەکەی لەژێر چاودێریدا دەمێنێتەوە. نەخۆشخانەکە چاودێرێکی بە ناوی ئایڤان دابین دەکەن بۆ ئەوی یارمەتی بدات لە ماڵەکەدا. ئایڤان ئامێرێکی پێدەدات کە بەمبلیدا هەڵبواسێت تا هەر کاتێک بێوێت پەیوەندی پێوە بکات. شەوەکەی جولیا کاوسێک دەبینێت و تێیدا ئایزاک و سارا خەڵی لێکردنەوەی لەفافەکەی دەدەن، بە ترسەوە لە خەو هەڵدەستێت. پاشان لە دەرەوە گوێرە دەنگی پێدەبێت. لە ڕێگەی ئامێرەکەەوە پەیوەندی بە ئایڤانەوە دەکات. ئایڤان پێی دەڵێت کە لە ماڵەکە دەربچێت، ئەویش هەڵدێت. هەر لەو کاتەدا کەسێک ئەو کلیلە دەبات کە کریسپۆلۆ پێیدا بوو. پۆلیس ڕۆژی دواتر دێنە ماڵەکە، بەڵام هیچ بەڵگەیەک لەسەر هاتنە ژوورەوەی کەس نادۆزنەوە. ئایڤان بە خۆشەویستیەوە لەفافەکەی جولیا دەگۆڕێت. لە ماوەی چەند ڕۆژی داهاتوو زۆر بەباشی ئاگاداری دەبێت. لەفافەکەی بۆ دەگۆڕێت، خواردنی بۆ ئامادە دەکات، پێکەوە گوێ لە میوزیک دەگرن و زۆر شتی تر. بەڵام بە درێژایی ئەو هەموو کاتە ڕوخساری ئایڤان نابینین. لە ڕۆژی سێمدا جولیا داوای لێ دەکات بمێنێتەوە تا پێکەوە بخۆنەوە. باسی ئایزاک دەکەن و دوای ئەوە جولیا ماچی دەکات. ئەو شەوە جولیا بە کاوسێک لە خەو هەڵدەستێت. لەو کاتێک دەستبۆڵقی هاوسەرگیریەکەی دەبات لەسەر مێزەکەی تەنیشتی، کۆمەڵێک ئامێری نەخۆشخانە دەبینی کە هاوشێوی ئەوانی شەوی مردنی سارایە. کەسێک لە پشتیوە هەوڵ دەدات دەرزیەکی لێ بدات، بەمەژ لە خەو هەڵدەستێت و لە کۆتاییدا دەست لە پیاوەکە دەدات. بە ترسەوە لە ماڵەوە ڕادەکاتە دەرەوە بۆ ماڵی دراوسەکەی بە ناوی بلاسکۆ. لیای کچیشی لە ماڵەوەیە. بلاسکۆ ڕێگەی پێدەدات بێتە ژوورەوە، بەڵام دەست دەکات بە هەراسانکردنی. لەو کاتەدا جولیا سەری دەسۆڕمێنێت کە کلیلەکەی سارا دەبینێت لە ماڵەکەی بلاسکۆدا، هەر بۆیە لەگەڵ خۆی دیبات و لە ماڵەکە هەڵدێت و لە گۆشەیەکدا خۆی دەشارێتەوە و پەیوەندی بە ئایڤانەوە دەکات. لە کۆتاییدا ئایڤان دێت بۆ ڕزگارکردنی. جولیا زۆر دەترسێت بەتەنها بچێتەوە ماڵەکەی خۆی، هەر بۆیە ئایڤان دەبات بۆ ماڵەکەی خۆی. لەوێ جولیا پێی دەڵێت کە کلیلەکەی سارای لە ماڵی بلاسکۆدا دۆزیوەتەوە، هەروەها گومانی هەیە بلاسکۆ پیاوە نادیارەکە بێت. ئایڤان بۆ ماوەیەک دەڕوات و لەو کاتەدا لیا لە جولیا نزیک دەبێتەوە. لەوێەوە بە دوایان کەوتووە لە پەنجەرەکەەوە بە دزیەوە هاتووەتە ناو ماڵەکەەوە. لیا بە جولیا دەڵێت کە ئەو کلیلی ماڵەکەی دزیوە و دەزانێت کێ سارا و ئایزاکی کوشتووە. پیاوە نادیارەکە لە ڕاستیدا ئایڤانە. لیا هاشکرای دەکات کە پێشتر لە سارا نزیک بووە و زۆرشت لەباری پیاوە نادیارەکەەوە دەزانێت. جولیا باوەڕی پێ ناکات، بەڵام لیا پێداگری دەکات کە کلیلەکە یەکێک لە قوفەکانی ماڵی ئایڤان دەکاتەوە. ئایڤان مادەی خۆشبەری داوە بە جولیا بۆ ئەوەی کوێر ببێت، وەک ئەوەی لەگەڵ سارادا کردوویەتی. لیا بە جولیا دەڵێت بچێتە حەمام و لێ بمێنێتەوە تا ڕێگەیەک بۆ وڵاتن دەدۆزێتەوە. کاتێک ئایڤان دێتەوە، جولیا داوای لێ دەکات بیباتە حەمام. پاشان لەفافەکەی دەکاتەوە لە کاتێکدا چوار ڕۆژماوە بۆ کاتی خۆی. خۆشبەختانە نەشتەرگەریەکەی سەرکەوتوو بووە و دڵخۆش دەبێت کە دووبارە دەتوانێت ببینێت. بە خێرایی دەچێتە دەرەوە و دەچێتە ناو یەکێک لە ژوورەکانەوە. تووشی شۆک دەبێت کاتێک چەندین وێنەی خۆی و سارا دەبینێت لەسەر دیوارەکە. جولیا ژوورەکە بەجێ دەهێڵێت بۆ ئەوی بەدوای لیادا بگەڕێت، بەڵام دەبینێت تەرمەکەی بە چەپەوە بە دیوارەکەەوە هەڵواسراوە. ئایڤان ئەویشی کوشتووە. جولیا بەترسەوە لە گۆشەیەکدا دادەنیشێت و دەگری. لەو کاتەدا ئایڤان دێتە ژوورەوە بۆ یەکەم جار ڕوخساری دەبینین کە خوێنی لیای پێوەیە. جولیا وا خۆی نیشان دەدات کە نەشتەرگەریەکە سەرکەوتوو نەبووە و هێشتا کوێرە. ئایڤان خۆشەویستی خۆی بۆ دەردەبڕێت، پاشان لەگەڵیدا دەچێتە چێشتخانەکە. دەبینێت مادەی هۆشبەر دەکاتە کوپە چایەکەوە. پاشان جولیا کوپە چایەکەی دەگۆڕێتەوە لەگەڵ ئەوی ئەودا. ئایڤان تێبینی ناکات، بەڵام گومانی بۆ دروست دەبێت، هەر بۆیە دەیباتە سەر بە فرگرەکە و داوای لێ دەکات بیکاتەوە. لە ناویدا تەرمی مردووی ئایڤانی ڕاستەقینە دەبینین. جولیا هەناسەیەک هەڵدەکێشێت و ئاشکرا دەبێت کە لە ڕاستیدا دەتوانێت ببینێت. ئایڤانە ساختەکە بە درۆزن ناوی دەبات. پاشان دەیباتە ماڵەکەی سارا، بەڵام جولیا دەتوانێت لە دەستی ڕابکات و بچێتە ماڵی سۆڵەدات. لەوێ داوا لە سۆڵێدات دەکات پەیوەندی بە پۆلیسەوە بکات، بەڵام پێش ئەوەی پەیوەندی پێوە بکات ئایڤان دێتە ژوورەوە. سۆڵێدات بەدایە ناو دەبات و دەردەکەوێت کە لە ڕاستیدا ئەنخێلی کوڕیەتی. جولیا داوا لە سۆڵێدات دەکات کە پەیوەندی بە پۆلیسەوە بکات، بەڵام ئەنخێل قەنەعەتی پێ دەکات کە ئەو بکوژ نییە. پاشان سۆڵێدات بە مۆبایلەکە لەسەری جولیا دەدات. ئەنخێل بۆی دەردەکەوێت کە دایکی دەتوانێت ببینێت. لەو کاتەدا سۆڵێدات پێی دەڵێت کەوا بەبێ ئەو هیچ نییە، ئەمەش ئەنخێل دەشێوێنێت، هەر بۆیە دەیخنکێنێت. دەیەوێت دووبارە دایکی کوێر بێتەوە، بە دەرزیەک چاوەکانی دەتەقێنێت. کاتێک جولیا بە ئاگادێتەوە لە ژێر زەمینەکەی ماڵی سارادایە، ئەنخێل لە بەردەمیدا دانیشتووە و هەموو جلەکانی کۆکردوتەوە بە نیازە بیبات بە ئەوی لەگەڵیدا بژین. لەو کاتەی ماچی دەکات، جولیا چەقۆیەک لە قاچەکانی دەدات، بە خێرایی لە ژێر زەمینەکە ڕادەکاتە دەرەوە و لەوێ قوفڵی دەکات، بەڵام ناتوانێت لە ماڵەکە دەربچێت و پەیوەندی بە پۆلیسەوە دەکات. لەو کاتەدا ئەنخێل دەرگاکە دەشکێنێت و جولیا هەموو گڵۆپەکانی ناو ماڵەکە دەکوژێنێتەوە.
ئەنخێل فلاشی کامێراکەی بەکاردێنێت بۆ گەڕان بە دوای جولیادا و دەیدۆزێتەوە. لەو کاتەی هەوڵدات شەپۆی لێ بدات پۆلیسەکان دێنە ژوورەوە، بەڵام ئەوانیش ناتوانن کەس لە ژوورە تاریکەکەدا ببینن. جولیا یەکێک لە لایتەکانیان لێ وەردەگرێت و لە گۆشەیەکدا ئەنخێل دەردەکەوێت. لە کۆتاییدا نهێنیەکە ئاشکرا دەبێت. ئەنخێل بەرگەی ئەوە ناگرێت کە ئەو هەموو کەسە پێکەوە سەیری بکەن، بۆیە قوڕگی خۆی دەبڕێت و خۆی دەکوژێت. دەچینە چەند هەفتەیەک دواتر جولیا لە نەخۆشخانەیە، بۆی دەردەکەوێت کە ئەو زیانانەی بەرچاوە نوێەکانی کەوتون چارەسەریان نییە، لەبەر ئەوەی بەردەوام لەلایەن چاودێرە ساختەکەیەوە دەرزی لێدراوە. جولیا لە کۆتا کاتژمێرەکانی بینینیدا ماڵ ئاوای لە تەرمی ئایزاک دەکات، دەردەکەوێت کە ئایزاک ئەو کەسە بووە کە چاوەکانی خۆی پێبەخشیوە. بەوەش فیلمەکە کۆتایی دێت. ئێستا بە کورتی دەست دەکەین بە ڕوونکردنەوەی فیلمەکە. سارا و جولیا هەردووکیان حاڵەتێکی تایبەتیان هەبوو کە پێی دەوترێت بینینی شێواو. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە وردە وردە بینینیان لە دەست بدەن و لە کۆتاییشدا کوێر ببن. سارا پێش جولیا توانای بینین لە دەست دەدات. لە لایەکی ترەوە ئەنخێل حەزی لە کچانی نابینایە، خۆشی ناوناوە پیاوە نادیارەکە. ئەوەش واتە دەیەوێت بڵێت هیچ هاوڕێ خێزانێکی نییە، وەکە سەرنجی نادات چونکە شایانی سەرنجدان نییە. بە تێپەڕبوونی کات ئەنخێل دەست دەکات بە ئەنجامدانی کاری خراپ و قوربانیەکانی دەترسێنێت. بۆ ماوەی 10 ساڵ ئاگاداری سۆڵێداری دایکی بوو، پێی وابوو کوێرە. سۆڵێداد تاکە کەس بوو کە قسەی لەگەڵ دەکرد. ئەمە شوای لە ئەنخێل کردبوو زۆر بێزار بێت لەو کەسانی تر کە هەستی پێناکەن و گرنگی پێنادەن. هەروەها ئەنخێل عاشقی سارا بوو، دوای ئەویش جولیا. بەلای ئەوە تەنها کچانی نابینە هەستیان بەبوونی دەکرد. سارا بە هاوڕێ نابینەکانی دیکەی دەڵێت کە ژوان لەگەڵ کەسێکدا دادەنێت، ئەو کەسەش ئەنخێلە. کاتێک چاوەکانی نوشتەرگەری بۆ دەکرێت، بۆ ماوەی هەفتەیەک لەگەڵ ئەنخێل دەچێتەوە هۆتێلێکەوە لە شاری بێلافێستا. لەو ماوەیەدا سارا چاوەکانی بەستراوەتەوە. ئەنخێل نایەوێت سارا بینایی چاوەکانی بۆ بگەڕێتەوە، هەر بۆیە شەوانە بەدزیەوە دەچێتە لای و دەرزی لێ دەدات تاکو دەمارەکانی بینینی لەناو بچێت. پزیشکەکە ڕای دەکەێنێت کە نوشتەرگەریەکە شکستی هێناوە. ساراش بۆی دەردەکەوێت کە کەسێک بەدوایەوەی و هەست بە بوونی دەکات، بەوەش بێزار دەبێت هەر بۆی ئەنخێل دەیکوژێت. کاتێک جولیا دێت و بەدوای سارادا دەگەڕێت، ئەنخێل ئەوە وەک دەرفەتێکی دیکەی خۆشەویستی دەبینێت، بەڵام جولیا بەردەوام هاوسەرەکەی لەگەڵ بوو، هەر بۆی ئەنخێل ئەویشی کوشت. بەڵام لیای دراوسیان یارمەتی جولیای دا و مەبەستی ڕاستەقینەی ئەنخێلی پێوت پێش ئەوەی بتوانێت جولیا بە تەواوی کوێر بکات. لە کۆتاییدا جولیا ئەنخێل بۆ هەمووان ئاشکرا دەکات. ئەنخێل هەمیشە کەسێکی تەنیا بووە، هەر بۆیە کاتێک ئەفسەرانی پۆلیس سەیری دەکەن ناتوانێت بەرگەی بگرێت و خۆی دەکوژێت. لێرەدا هاتینە کۆتایی ڕکابکردنی فیلمەکەمان. تا ڕیکابێکی تر و فیلمێکی تر بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ.